ئێستا کە یەکلا بووەتەوە حکوومەت یاریێم لە پێش جەژن ناتوانێت موچەی هیچ وەزارەتێ دابەش بکات، هەر بۆیە بەڕێوبەری پۆلیسی کەلار بۆ ئەوەی هاوکاری ئەو کارمەندانە بکات کە باری داراییان باش نییە، بڕی 40 ملیۆن دیناری لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو قەرز کردووە و بەسەر کارمەندەکانیدا دابەشی دەکات. بڕی 150,000 دینار تا ئەو بڕێی کارمەندەکە دەیەوێ پێی دەدرێت بۆ ئەوەی بتوانێت پێداویستیەکانی جەژنی پێدابین بکات. هۆکاری دابەشکردنی ئەم بڕەپارە لە حقیقەتە نەهاتن و دواکەوتنی موچەکانە. کارمەندی زۆرمانەیە خەڵکیمانەیە لە کرێنشینن، خەڵکمانەیە وەزی زۆر باش نییە، مناڵی زۆرە، داواکاری زۆرە بەم بەرەجەران لەسەری بۆ مەوسی پارەکەش بە لژنەی موچە متوات کاتێک چەندیان پێویست بەیتیان بۆی ئامادەکە. کارمەندەکان لەگەڵیان ناژین، زۆربیان ئەناسن، کۆمەڵێکی ئەناسن وەزنی مادی زۆر خراپە، هیوایمان هەیە لە ئیجارن، هەست بە ئازارەکانیان هەکەم لە حقیقەتە. هەر ئەوە بۆ ئەوەی کە بتوانم بۆ پارە ئامادە بکەم بچێرم لای ئەم برادرانی خۆماندایمدا وشکێن سەر ئەم ئەوانەی کە پێویستیان پێێتی. نابوتم ئەگەر زۆر زۆر بوو بایەکی 150,000، بەڵام هیوامان هەیە پێویست پێ نییە، ئەوە کە ماوەتوی کێشە نییە و ئازگە هەبوو موچەکەی من دەمێ و دوای موچە هات بیگەڕێنەوە، لەبەر منشەی دەمە خاوەنی. ئەو هاوکاریەی بەڕێوبەری پۆلیسی کەلار لە ڕێگەی لێژنەی دابەشکردنی موچە و بە گوێرەی لیستی ئەو کارمەندانی پێویستیان بەو هاوکاریە هەیە دابەش دەکرێت و لە کاتی وەرگرتنی موچەدا ئەو پارەیان لێ وەردەگیرێتەوە. بڕەپارە لە 150,000 دینارەوە بۆیان دابین کە نەتاوەکو 250 بەڕێز بەڕێوەبەر ئەمڕۆ ئاگداری کردموتی ئەگەر بڕی پارەکە کەم بۆ توانوی تریش دابین کەم بۆی پێداویستی کارمەندان پڕکاتەوە. بنکەکانی خۆمانمان ئاگدار کردوتەوە لە ڕێی لیژنەکانیانەوە نینێکمان بۆ بکەن، ئەوەی قایمێکمان بۆ بکەن چەند کەس مەسەن پێویستی بۆ پارە هەیە ناویستیانیان ئەنووسن لەگەڵ بڕی پارەکە ئەێنن بۆ ئێمە شەو بڕەپارە ڕادەسی لیژنەکانەکەین. بەڵێ ئەم بڕەپارەیە ئەتوانێت ئەو کارمەندی کە وەری بگرێ، یعنی مەسوفی جەژنی پێ بگا. کارمەندی وامانەیە لە ئیجارە، کارمەندیمانەیە پارەی گۆشتی جەژنی پێ نییە، یعنی ئەمە وەکو هاوکارێک وەکو پاڵپشتێکە ئەم مدیرە بۆ ئێمەی کردە دەستخۆشی لەکەم. ئەو پارەی دابین کراوە بەسەر دە بنکەی پۆلیسی سنووری قەزای کەلاردا دابەش دەکرێت کە لەو بنکانە زیاتر لە 670 کارمەندی پۆلیس هەیە و لەو ژمارەیەش بەو کارمەندانە دەدرێت کە بەویستی خۆیان داوای ئەو هاوکاریە دەکەن. شاوە ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.